بەهۆی بەرزبوونەوەی نرخی بنزینی بازرگانی و ڕاگررتنی بنزینی 690 دیناری عراقی بۆ پارێزگای سلێمانی، شۆفێرانی تەکسی سلێمانی دەستیان بە گرتبوونەوە و ناڕەزایەتیە مەدەنیەکانیان کردەوە بۆ ماوەیەک شەقامی سەرەکی بەردەم قایمقامێتی سلێمانیشیان داخست. یعنی ناکرێ من هەموو ڕۆژە بێم جادە بگرم، یعنی لەو چەنەها کەسەبی ئیشیە بێ لەبەر ئەم جادەیەمە گرتومانە. من داوای مافی خۆمەکەم تکا لە هەردوو دەسەڵاتەکەم، تکای لێگەم وەکو تکایەکی برایانە، وەکو میلەت ناوەکو کەس ناوەکو برایەک. ئەو باوکی منە بە حساب بابێ سەیری کوڕەکەی کابزانە ژیانی کوڕەکەی چۆنە. هەرەوەنەی پێڵم من کرێت چیەکەم هەتا ئەم دقەیە 28 مانگە 90,000 بۆ کرێکم داناوە. ئەی 110,000 لەکوێ بدزم کاکە؟ ناڵێم پایاکەم بۆیە پایان ناکرێت. لەکوێ بیێنم؟ کی گوێم لێگرێ؟ من هیچ کاتێ نەکێشە میسۆ نەمەشاکی نەشەڕ هیچ شتێکم ناوێت. من داواکەم نرخی بنزینم بۆ هەرزان بکرێ وەکو شۆفێری تەکسیەک. چۆن کاک پافێڵ چوو بۆ لای زانکۆی سلێمانی قسەی لەگەڵ بابێ قسە لەگەڵ منی شاگا من هاوڵاتیەکەم کاکە با نەبین بە هاوڵاخی ئێمە هاوڵاتین. شۆفێرانی تەکسی سلێمانی داوا دەکەن بنزین بکرێت بە 500 دینار چونکە ئەو نرخی ئێستا لەگەڵ گوزەرانی ئێستای ئەوان و هاوڵاتیانی ژێک ناگرێتەوە و دەبێت حکومەت گوێ لە داواکاریەکانیان بگرێت. بەهۆی زاڵبوونی دەسەڵاتێکی نایەکسان و سیستەمێکی چاوسەنێر کە زۆری نەمان لە ژیانێکی پڕ کێشە و نەبوونی موچە و بیمەی تەندروستی و سەلامەتی لە ناو بێکاری و هەژاری و گرانی و بەرزبوونەوەی نرخی کەلوپەلەکان و سوتەمەنی نەبوونی خزمەتگوزاریدا شارستانی دەژین کەمینەیەکی کۆمەلگاژ وەک بەرپرسانی دەسەڵات و هەندێک لە حزبەکان لە ژیانێکی خۆشگۆ شانات دەژین. ئێمە وەک شۆفێران داوا لە خەڵکی کوردستانێک کە پشتگیری خواست و داواکاری ڕەواکانی ئێمەی شۆفێران کرێکاران و بێکارانی کۆمەلگا بکەن داوا لە دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین دەست بەجێم داواکارانەمان بۆ جێبەجێ بکات. یەکەم نرخی بنزین بکرێت 500 دینار و سوودەکراو بێ. دووکردنەوەی بنزیخانە حکومیەکان بۆ 6 بنزیخانە. سێەم لۆژنکردنەوەی ڕێگای هاتوچۆی تایبەت بۆ شوێنانەی کە چاڵیان تێکەوتووە. چوار کەمکردنەوەی باج و ڕسومات کامێرا لەسەر شۆفێرانی تەکسی. 5 دابینکردنی شوێنی تایبەت بە وەستانی تەکسی لە ناو شارەکاندا. هیچ حیزبێک بە هانای ئێمە نهاتووە داوامان لە حکوومەتی هەرێمە کە هەولێر لێرە باشترە 100% لێرە باشترە لەوری بنزینی 690 دیناری هەیە لەوێ بەڵام لێرە نەیانهێشتووە بۆ نەیانهێشتووە نازانم. لێرە نرخی بنزینیان کرۆ بە 1050 دینار کە هەرە عادیەکەیتی بەکەڵ کێمە نایە یعنی هیچمان بۆ نامێنێتەوە جگە لەوەی کە عاشای سیارەشیان گران کردووە. جاران ئێمە تاقمە باسمان بە 12000 کرێسەوە 25000 زۆری چۆتە سەر. ماوەی مانگێکە بنزینی 690 دیناری عراقی بۆ پارێزگای سلێمانی ڕاوەستاوە تا ئەو بنزینەش دابەش دەکرا نرخی بنزینی بازرگانی تا ڕادەیەک دابەزی بەڵام ماوەی 15 ڕۆژە تا دێت نرخی بنزینی بازرگانی بەرز دەبێتەوە لە 850 دینارەوە کرایەوە بە 1000 دینار لایەنە پەیوەندیدارەکانیش لەسەر ئەو پرسە قسە ناکەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.